ڕووبەری ناوچەی پیسبووی سنووری ئیدارەی گەرمیان بە مین و تەقەمەنی جۆرە و جۆر لە ساڵانی ڕابردوودا 80 ملیۆن مەتر دووجا بووە، بەڵام بەپێی ئەو ڕووپێوانەی کە بەڕێبەراتی گشتی کاروباری مینی گەرمیان کردوویەتی، ئێستا زەوی بە مین ڕێژکراو لە ناوچەکە کەم بۆتەوە بۆ 30 ملیۆن مەتر دووجا. کەم بوونەوەی ئەو ڕێژەش دوای پاکسازی ئەو ناوچانە دێت بە چەند قۆناغێک لەلایەن ئەو تیمانەی کە تەرخان کراون بۆ هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی. ناوچەی پیسبوو بڵێن لە ئیدارەی گەرمیانە سەروی 80 ملیۆن مەتر دووجا بووە لە ڕابردوودا، 160 ئەو ڕووبەرە پاکراوەتەوە تاوەکو ئێستا ماوەتەوە سەروی 30 ملیۆن مەتر ماوەتەوە وەکو پیسبوو. حاڵی حاضر لە سێ کێڵگەمینە تیمەکانمانیشەکە، سێ تیمی پاکسازیمان هەیە لە قەزای کفری ئیشەکەن، هەروەها لە قەزای خانەقینیش کارەکەن. تیمی ڕێکخراویشمان هەیە، ڕێکخراوە بیانیەکان ئێستا لە گوڵاڵە کارەکەن، ئەوانیش هەڵەسن بە کاری بۆ ناسیفە چارەسەرەکە. خاکی گەرمیان یەکێکە لەو ناوچانەی هەرێمی کوردستان کە بەهۆی شەڕی 8 ساڵی نێوان عێراق ئێرانەوە بووە خاکێکی بە مین ڕێژکراو، بەدەیان خەڵکی سنوورەکەش بەهۆی ئەو مین و تەقەمەنیانەوە بوونە قوربانی و بەسەدان دۆنم زەوی کشت و کاڵیش زیانیان بەرکەوت. لە دوایین کاری بەڕێبەراتی گشتی کاروباری مینی گەرمیانیش 152 جۆر مین و تەقەمەنی هەڵگیراو لە ناوچەکە لە ناوبران. قەمانیانە ئێستا کۆکراوەتەوە بە مەبەست چارەسەرکردونە لە ناوبردنیان. تەبعاً ئەمە پێشتر ئێمە بە پێی تاسکی ڕۆژانە لەلایەنی بەڕێبەراتی گشتی کاروباری مین بەشی چالاکیەکان ئێمە دەرەچین سەردانی ناوچەکە ئەکەین لە سنووری گەرمیانە. ئەم تەقەمانیانە کۆکراوەتەوە زۆر مەترسیدارن. مەترسیەکەیشیان زیاتر ئەوەیە کە هاوێژراوە نەتەقیوەتەوە. بەڕێبەراتی کاروباری بینی گەرمیان لە پلانیدایە ڕووپێوی تەکنیکی لە ناحەی قۆرەتەوە دەست پێ بکات بۆ ناوچەی نەفتخانە لە باشووری ڕۆژهەڵاتی قەزای خانەقین و ئەو ناوچانەش کە دەکەونە سنووری ئەم ڕووپێویەوە بە مەترسیدارترین ناوچەی بەمین ڕێژکراو دادنرێت لە ناوچەکە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.